بەخێرەوە بنێرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من محەممەد جەلیلە بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵکتان لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم دەوەری ئەم جارەمان باس لە قەرز دەکەین وتەیەکی کوردی هەیە دەڵێت قەرز چەند کۆم بێ بەڵام نافەوتێ لەگەڵ هاوڵاتیاندا گفتوگۆ دەکەین و ڕاو بۆچوونی هاوڵاتیان لەسەر ئەم تەوەرە وەردەگرین سڵاو سۆنی سڵاو لە تۆش تۆ چۆنی باش نەبن زۆر سپاس لێوەش ماندوو نەبن فەندێکی کوردی هەیە دەڵێ قەرز کۆن دەبیت بەڵام نافەوتێت ڕاستە لە جێ خۆیەتی ئەم بەندەیە قەرز بەڕاستی بەپێی کەسەکە یعنی ئێستا کەسێک دێت داوای پارەت لێ ئاکات زۆر ئاسەیە تەماشایەکێکە کە کاسەکە یعنی سیقە بێت متمانە بێت بەڵێ کەسی باش ماوە کە دەستی بگری یارمەتیدانیش ئەوە ئەرکێکە و مرۆڤایەتیە و هەر هەبووە و هەر دەبێتیش بەڵام بەپێی ینی بەپێی مرۆڤەکەی بەپێی کەسەکەیە ئەبێ دەیدەیتێ زۆر ئاسایە بیدێتەوە دەستی ئەگری بەڵام ئەبێ بەپێی ینی بەپێی وەختی خۆی بینتەوە بەپێی کاتەکە بینتەوە دەیدای کاک بە مدەی سەرەی مەسەلەن نایەتەوە لە ئەوەش دەگەڕێتەوە باش جاری وا هەبووە قەرزەدابی کەسێکی دیکە و لە کاتی خۆی نەدابیتەوە بەڵێ هەبووە پارەنداوتێ مەسەلەن بە مدەی 10 ڕۆژ 15 ڕۆژ ئەوجا ئەو بە منی وتووە بە مدەی ئوزبایەک مانگێک پێچەوە دوو مانگیش پێچەوە تەلەفۆنی بۆ ئاکەم ئەرێ وەڵە کاکە ماژ نییە یان ئیش نییە یان پارەم ئەو گاوە لە دەست نییە باشە کاکە درستە نادا و درست هەتا هەت بێت بەڵام هەر لە وەختی خۆشی ناینیت ئەوەش قەرز دەڵێ ماڵی ئاوەدان دەکاتەوە قەرزی بە کەسەکی بدات ماڵەشی ئاوەدان دەکاتەوە بەڵێ ماڵ ئاوەدان ئەکاتەوە بەڵام ئەبێ ساحب ماڵیش خوددا مووقف بێت کەسێک کە یارمەتی ئەدا ئەبێت تۆش یارمەتی ینی بزانانی یارمەتیەکەی لەبەر چاو بگریت ینی خۆ ئەوە نییە کە دامە تۆ ئەوە کەتم پێقاتان دویش تۆش پارەکە لە کاتی خۆی بگەڕێنیتەوە تۆ پارە داوتە بە قەرز بەڵێ دامە بەڵام بەپێی کاتی خۆی نەگەڕاوتەوە چەند گرنگە ئێستا متمانە هەبی لە نێوان خەڵکدادم لە نێو متمانەی لەبارەی قەرزە و متمانەمان هەبی لەگەڵ یەکتری بەخوای متمانە ئێستا بڵێ کەم بووە زۆر کەم بووە ئەو متمانەش ئەگەڕێتەوە لەبەر بێ معاشیە لەبەر ئەو وەزعایی زۆر ناخۆشە خەڵکەکە بێ پارەیە بێ معاشە ئەو ینی با بڵێن ئەو کەرنتینە ئەو کۆرۆنای هاتووتە سەرێ ئەو قەیران ینی وەزای کوردستان ناخۆشە لەبەر ئەوەیە کە خەڵکەکە باوی نەماوە ینی سیقەی نەماوە سڵاو عەلەیکوم سەلام بەخێر ماندوو نەبن خۆش بەسەر چاو مافکار سپاس دەکەم بەخێر بەسەر چاوی من باشە هەندێکی کوردی هەیە دەڵێت قەرز کۆن دەبێ بەڵام نافەوتێت وەڵا لە کوردستان دەفەوتێ ئەو شتێم لەبەرەوەی من لە 2004 لەبەرەوەی منتەقەی عەشایریە منتەقەی بەردەوەش خەڵک زۆر دەهات و ئەشای دەبرد بەخەر ینی لە شورتە و ئاسایش و پێشمەرگە و هەموو لە حکوومەت لێرە ئەشای بەقەر بردووە ڕێژەشی یەکجار زۆر کاتی کە ئەو پارەیە بووە پاشەکەوت و ڕبعم و چە ئەو شتانە کەس قەردی نەهینەوە ئێستا من پارەش خیالم لەسەر خەڵکە بەڵام پارەم نییە بچ بەشای پێبینم ئێستا خەڵک معاشی نییە ئیشمان و ئێستا کە سفرە باوەڕکە ئێستا ئەشیا مینایە هیچ بازارم نییە سفرە ینی باوەڕکە کری دوکانم پێ نادرێ من لە 2004 دەزانیم کرێم چەندانێ پێشتر کە ئیش زۆر بوو کە ئێستا ئیش نییە خەڵکەکە ئەو هایلاتە زۆر داوامان لە حکوومەت کردێ ئێستا بێزار بووین هەندی برای حکوومەت پارەی خەڵک بدە ئێستا هەردا ئەوەی ناکەین ڕاستی پارێکی خۆت زۆر لە لای خەڵکە بەڵێ ئەرێ وەڵا 42 ملیۆنم لە لای خەڵکە کە 100% دەزام دێتەوە داوان لێ کردووە پارەکان بدەنەوە بەهانچی دەڵێن بە هەر چێ دەرێ ڕاتب خۆریش نییە معاش خۆریش نییە هەر دەرێ وەڵای کاکە ئیش نییە حکوومەت پارەم ناداتەوە خەڵکی هەمووی ئەوە قسەیتی بە هەر چێ دەرێ کاکە پارەم لۆ بینەوە مش محتاجم وەختی خۆی ئیستفادەم لە تو کردی ئەوە 3 ساڵ 4 ساڵ کاکە پارەکەم لۆ بینەوە ئەو داواکاریەوە دەرێ وەڵای حکوومەت پارەم ناتێم ئیتو چ بدەمەوە ئیتو پێ نادێتەوە باشە هەندێک جا دەڵێ قەرز ماڵێک دوو ماڵیش ئاوەدان دەکاتەوە وەڵای ئێستا قوربە سەر دەکا بوویتە عکس نازم دنیا زۆر گۆڕاوە ئێستا ئەگە تو پارەی پێشان دەدا خەڵکەک زۆر مەمنون بووی بەس بێ پارەکەی ببە
چونکە دەزانی کابرای بەرامبەرەکەت زۆر بە جوانی دەینتەوە بە ئادا دەکە ئەگەر پێشنێتەوە ڕۆژانە دەهات دەیگوت کاکە بمبورە وەڵی پارەکەتم تاخیر کرد بەڵام ئێستا کابرا دەڕوا باوەڕ دەکەی بە منیان گوتیوە پارەکەی لە خۆ لە قیامەتی وەلگرا معنی بە تەلەفۆن بە کابرام گوتی کاکە خەردەکەم لەو بینەوە من پیاوەتیم لەگەرت کردیا زۆر 5,000 فایدە لێت کردیا لێرەتە من لە خۆ لە قیامەتی وەلگرا باش ئەو جۆرە کەسانە وا ناکات جارێکی دیکە قەرزیان پێ نەدەیتەوە قەرز بە کەسە باشەکانیش نەدەیت باوەڕکە وەی کردووە و زیاتریش بەڵکو ئێستا ئێمە لەبەرەوەی منتەقەکە گوتمە و عشائیرەوە ئەوەیە کوردایەتیمان لەسەر ئەو بناغی چابووە کە یارمەتیەک بدەین دەستیەک نانی ڕابچێشین لە بۆ برادایەتی و خۆشەویستی و تەبایی بەڵام ئێستا شتێ هەمووی ڕۆی ئەنی حکوومەت هەموو شتێکی فی سفر کردیا ئەنی ئێستا کە بەڕاستیت پێ برم خەڵک زەمیر و وجدانی نمایە پارەی خەڵک دەخوا هەموو شتێکی دەکا باشە چەند گرنگە لە ئێستادا یارمەتیدانی ڕوحی هاوکاریمان لە نێوان یەک بێت با بڵێن ئێستا گەنجەکە دەچێتە نەپرۆسی هاوزەگیری پێویستی بە بڕێ قەرزێکە پێویستی بە بڕێ پارەیەکە هەتاکو هاوسەگیریەکەی خۆی ئەنجام بدات و پارەکەی بدەیت قسەکەت جوانە دەبی لەسەرەوە پێدا بێ دەبی حکوومەت ئەوەرجاری کە بابی ئەو ملەتەیە ئەو دەست پێش خەریب بکە هەتا خەڵکەکەش چاولەی بکە من زۆر گەڕاوم لە شارێک وەکو دیمەشق کە وەزعەکەی زۆر خراپیش بوو ئەو زمانی کە دەچووم باوەڕتە بێ خەڵک ئەو دەستە سڕێ لە دەستی نەیزانین لە چێ فەڕەدا لەبەرەوەی خەڵکیان ئەوها تەعبیە و ئیعلامەها باسی کرده بوو کە ئەتولاگی لە دەبی فەڕەدەی ناوتەنەکەی زبلی حکوومەت بە هیچ شێوەیەک بە هیچ شتێک یارمەتی خەڵکی نەداوە خەڵک ئەو وەفایی بمێتن بەرامبەر یەک و دوو باشە پێت وایە قەرز کۆن دەبێت بەس بەڵام تەنها مادیە یان شتانی دیکەش نەخێر قەرز دوو نوعە یەکەمیان پارەکەیە کابرای بەرامبەرت نایە دزی لێ بکە نایە ئەوە بکاتن یەکەم جار کە دێتەکەنت داوا لێ دەکاتن شەرمی ناوێ تۆش دەیدێ وەکو پیاوەتی و هینانەوەکە ئی دووەمیشیان خێرەکەی زیاترە بەڵێ خێرەکەی زیاترە لای خوا لای خەڵک ینی خەڵک بەوەی دەدناسی کات و خەرت خۆشی بەوەی دەدناسی کات و یارمەتی خەڵک دەدەی دەستی خەڵک دەگری ئەگەرە تۆ شتانە نەبیتن معنی چی دنیا بۆ چێت خوا من هەر پارەی باخڕکەمەوە ئەگەرە من دەستی توم نەگرت تۆ دەستی من نەگرت تۆ هاریکاری من نەبوو من هاریکاری تو نەبووم بەس بۆچی ئەوەل جاریش باسم کرد دەبی لەسەرەوە پێدا بێ دەبی لە گەورەوە لە حکوومەتەوە پێدا بێ هەتا کچکە ئەگەر لە حکوومەت دەستی ملەتی گرت ملەتش هەمووی لەگەر یەک پێکەوە دەستیان کرد نادوز کاکە باو ماگەی بە ملیار پارەی نەبەوە مارێ باو جار لەو شعبی بی ئەوە چەند ساڵە هەمووی بۆ حکوومەتە دە باو جار لەو شعبی بی بۆ بکەن تاویە بکەن خەڵک بێتەوە وەزعی جاران سلااو بە خێر بن سەرچاوان مادونە زۆر مەمنون بە خێر بن سەرچاوان هەندێکی کوردی هەیە دەڵێ قەرز کۆن دەبێت و بەڵام نافۆتێ بەڵێ وایە بەڵێ بە خێر بن سەرچاوان بن بۆنەی هاتنی بە باسەکە لەسا ئەوەی قەرزەوە نیە بەڵێ ئەوەندە زانیتمان لە حەدیسی خێر بە دەها قەرد بە هەژدەیە خێر پێشەن دەگەوت قەرد دوو ماڵ ئاوەدان دەکات بەس ئێستا بەداخەوە لەو زروفوانیە بەڵێ تۆ قەردت داوە بە خەڵک بەێ ئەرێ وڵات داومە و حیتم ئێستا قەردم لەلای یان لای خەڵکە 20 ساڵە و 15 ساڵە و 10 ساڵە و زیاتریش داوت لەیان کردو کە قەرزەکە چەنددارن زاراری وڵات ژمارەی تەلەفۆنەکەیان داخستە و ئێستا مەسن قەرز لای هەندێک کەسە بچێ بەرماڵی تقریبان ڕێگەت پێ نادەم بچێ بەرمالە هەنە مشکلاتیش بۆ چادەکەن باشە ئەو جۆرە بێ متمانەیە لە نێوان خاوەن قەرز و ئەو قەرزارەکە بۆچی دەگەڕێنێتەوە یعنی پێ دوایە کەسانی خراپن یاخۆت ئەو کەسە خراپانە وای کردووە لە کەسە باشەکانی شتێک بدەن کە تو جارێکی دیکە نەتوانی قەرزیان پێ بدەیت وڵا هەتا 2000 تقریبا 28 ساڵ 29 ساڵە من خاونکارم دوکاندارم الحەمدولله لە پشتی 2010 زیاتر ئەو شتانە سەری هەڵدا ئەو بێ 2010 چواردە و پازدە و قەیرانی و چەوت شتەی ئەوە تاسیری کرد زیاتر نەکو پێشتر قەرت هەبوو زۆر 6 بانک ساڵێک تاخیر دەبوو بەس قەرزەکەی زۆر لە پشتێ و کەم و چەی و تاسیری کرد زۆر باش بڵێ هەندێک جا دەڵێن قەرز دوو ماڵیش ئاوەدان دەکاتەوە خۆشدا ئەمەژە بەوە کردووە وڵا دوو ماڵ ئاوەدان بەس ئێستا دوو ماڵ کاول دەکە بەڕاستی یانە بەداخەوە بەڕاستی ئێستا خۆم وەکو ئەو محەلە ئێستا لە حەدی 10 دەفتەری زیاتر قەرزم لە لای خەڵکەوە الحەمدولله خۆم بەس قەرزاری خۆم الحەمدولله قەرز زۆر لێ دەترسم بەس قەرزێکی زۆر دەستی هاوکاری لە منتیقە الحەمدولله معروفم هاوکاری زۆر خەڵکم کردو بەڵێ باشە پێت وایە قەرز تەنها پارە بێ یاخۆت
بابەتی دیکەشوی بگرێتەوە بەرێ قەرز لە گەلێک ناحێ دەگرێتەوە ئێستا قەرز نییە من مثلن ئێستا لە دوکان تێک شتێک دەبات مثلن بە قەرزەی دەمێ گەلێک هەیە لێ قەوماوە مثلن ژنێک مارە دەکە ساری دام بووە ئیشێکی زوری هاتە پێشی نەخۆشێکی هاوکاری بکەی بەڕاستی خێرێکی زۆر گەورە نالم قەرز ئەوەندەی زانێتم خێر یەک بەهشتەیە یان لە خێر زیاترە قەرز لە خێر هێشتا گەورەترە وای لە تو کردووە ئێستا کە تو قەرز بە کەس نەدەی واللهی زۆر سەتا نوەتی ڕاماگرتووە تقریبا یعنی زۆر ئێستا ئینسانی باشیش گەرەک زیاتر ئینسانی زۆر پیاوانە بەڕاستی یعنی ئێستا نیو ساعت پێش توبەی زۆر ئینسانێکی بەڕێز دڵمان هەند شکاوە ئینسانی خراپ ئینسانی باشی دەبە دڵمان تۆزەوە بووە وەلو هەر ڕێزیان دەگرن بەس وەکو پێشان نما والله سڵاو چۆنی سڵاو بەڕێز ماندوو نەبن بە خۆتان ژماندونەوە سپاس خۆشبی سپاس ژیتمەم پارە داوە بە قەرز بڵێ بێگومان دوکانە ئێستا کە نەدراوی بەخەرد قەرز و شتی وای نەبیت قەرز زۆر لەکن خەڵک تاکیت هەموو شوێنێک هەموو دوکاندارێک قەرزی هەیە لای خەڵکو و دوکاندار و هەروە بە هەمان شێوە با بڵێن جملە چیەکانیش هەموو دوکاندارەکان قەرزیان هەیە باشە تو داوای پارەکەت لەیان کردووە وڵ ئاخر لەو وەزعی داوا لە چێ دەکەی هەر داوای چێ دەکەی کە قەرزی خۆت دەکەی دەڵێ کاکە مەعاشەکە نییە بە چ لێت بینم ئیشەکە نییە بەخۆشیان عەقییانە وایە ئاخرەگەر نەبی مەعاش نەبی لە چێ دەین پندێکی کوردی هەیە دەڵێ قەرز کەون دەبێت و بەڵام نافۆتێت وایە بەتاکی دوایە بەڵام لە کنەمەوە کوردستان فۆتاوە ئێستا فۆت پارەکان فۆتا وڵی بێگومان فەوتانەکە کووە کە نەدرێتەوە فۆتاوە ئەدی چۆن سڵاو چۆنی سلااو سلامت بی بەخێر بێن سلامت بن باش پندێکی کوردی هەیە دەڵێ قەرز کۆن دەبێت بەس بەڵام نافۆتێت بزەبت دوایە ڕاستە مەسلەی قەرز و قەرزاری وەکو قسەی جەنابەت بزەبت کۆن دەبێ بەڵام نافۆتێ بەڵام دەور و زمانی ئێستا وای لاتێ بەڕاستی خەڵک زۆر بێپارەیە خەڵکێک ئەو سیقهی نمایە لەگەڵ برێ دۆست و غزم و برادەر و دوکاندار و مەبەستی قەرز و قەرزکاری چونکە ئێستا خەڵک ینی چۆن بڵێ وەکو موچە و موچەدان موچە نییە بۆیە خەڵکیش بێپارەیە تۆ من کە قەرزت لێوەڵەگرم دەڵێم مەقسەد سەری مانگ قەرزەکەت بۆ دێمەوە وایە کە سەری مانگ موچەی من نەهات یا موچە نەهات کار و کاسبی من دەکەوی کە کەوت ئەو کاتە ناتوانم قەرزەکەت دەمەوە بۆیە بەو شێوەی ئێستاە قەرز و قەرزدانەوە تۆزەک ینی چۆن بڵێ بێسیقەی دروست بووە ناو خەڵک لە نێوان قەرز و قەرزدارەکە بزەبت ئەی چۆن ئەی چۆن ینی تۆ دەبینی کابرا مەقسەد واردەشی واردەکە ئەگەر موچەیەگە کاسبکاریە دوکانداری هەر شتێک لەو بابەتانە کابرا لەسە ئەو واردەی ژیانی خۆی بەڕێ دەکە کە واردەکەی نییە موچەی نەهاتیە دێت لای برادێ قەرز دەکە لای دوکاندارێ قەرز دەکە ئەو کاتە کە موچە دێت دڵی بۆ موچەی خۆشە کە موچەکە وەرگێت بچە قەرزەکەی پێ بداتەوە بەڵام ئێستا کە موچە درەنگ دەکەوێت بۆیە بەو نوعە سیقەکە تۆزێک نەماوە بەجددی بینی چۆن بڵێ دوکاندار و کڕیار ئەو شتانە بۆیە عنی باشە تۆ پارەت لە قەرزە پارەم لە قەرزە لای برادر و دۆست و وەکو داوت لێیان کردووە کە بدەن لیان کردووە نییانە کە بدەنەوە هەمووی موچە خۆرن کە موچە نەهاتووە ناتوانن بدەنەوە وایە وای لە تۆ نەکردووە ئەو کەسە بامڵێن لە کەسە باشەکانی شتێک بدات و نەتوانی جارێکی دیکە قەرز بە کەسەکی دیکە بدەیتەوە بەخۆی بەڕاستی ینی ئەو سیقەی کە هەتە لەوانەیە نمێنێ کابراش لەوانەیە ساحب سیقە بێ تۆ سیقەشی جدید پێی هەبێ و کابراش کابراایکی چۆن بڵی سیقەدار بێ بەڵام وای لێ هاتووە بەبێ ویستی خۆی سیقەی خۆی لە دەستدا لە بەرامبەر من و لە بەرامبەر دانی وەکو من مەقسەد کەلام وایان چکە دەبینی کابرا ینی کابرا جێی سیقێت و کە پارەکەی دەدێ بەڵام ئەوەیە ینی حکومت وای لە خەڵک کردووە خەڵکەکە تووشی ئەوەی بێ لە ناو مشتەمەعی خۆی لە ناو دۆست و برادر و غزم و کەسوکاری خۆی ببتە ینی ئەو متمانەی هەیبوو نەمێنێ لێستادا چەند گرنگە قەرز بە کەسانی باشەکانیش بدرێت و با بڵێن بۆ یارمەتیدانی کەسانی دیکە با بڵێن کەسەکە گەنجەکە پێویستی بە بڕە قەرزێکە بۆی بستێتە پرۆسی هاوسەرگیری و یاخود نەخۆشێکە پێویستی بە نێشتەرگەریی بڕە پارێکی بدەیتێ پێدوانیە ئەمانە ماڵی دوو کەس ئاوەدان دەکاتەوە گە تۆ قەرز ڕاستی کارێکی گرنگە مەسلەی یارمەتیدان ئەگەر بەبێ بەرامبەر بی یاخود چۆن بڵێ ئەگەر بەدانەوە بیوەکو قەرز کارێکی گرنگە پیشەی هەمیشەی خەڵکە و لە دێرزەمانە ئەو جۆرە قەرز و قەرزداریە هەبووە وەکو یارمەتی و دەستدرێژکردن هەبووە بەڕاستی یعنی ئێستا زۆر مەفروزە ئەو شتانە بکرێت بەڵام لەسەر مەفروزیەکەی تۆزێک سیقە نەمایە بەڵام ئەوەی یعنی جێی ئەوەیە کە عنی بکرێت ئەوەیە دەبێت تۆ لەم ڕۆکە و لەو زمانی ئێستا چونکە خەڵکێکی زۆر بێپارەیە نەدارە یعنی چۆن بڵێ بژێوی ژیانی بۆ هەڵناڕخسێ ئەبێ هاتووە بڵێ وەکو پندەکە دەڵێ دەستم داغم کردووە و زیاتر
بەڵێ ئارەوەڵاوان بەسەر هاتووە ئارەوەڵاوان بەسەر هاتووە بەڵام چۆن بڵێ هاتووە دەبینی دۆست و برادرە کابراش یعنی حەزی لێ بووە قەرزەکەت بۆ بێنێتەوە یا حەزی لێ بۆ ئەو شتێک کە تۆ دایتە پێی بۆت بێنێتەوە بەڵام دەرفەتە ژیان ئەمڕۆکە لە کوردستان خۆ دەزانین دنیاکو و بێموچەی و یعنی باڵێکی گەورەی بەسەر خەڵکا کێشراوە خەڵک بێپارەیە بۆیە ئینسانەکە تووشی لەوانەیە شەرمەزاریش بتۆ بەرامبەر ئەو کەبرەی کە قەرزی لێ کردو دەستان خۆش بێ باز بەخێر بن زۆر بەخێر دەستان خۆش زۆر مەمنونین بەخێر بن سەر هەردوو چام زۆر بەخێر. بەخۆی زۆر نا بەسوا پارەمە هەر لەکەن خەڵکە و ئەمە شێستا قەردارین و دوکاندارین و بەخۆ دەزانی بازارەکە ئێستا پسەک لەبەر بێ معاشی و لەبەر بێپارەی پسەک بازارەکە مردیە. باشە پندێکی کوردی هەیە دەڵێ قەرز کۆن دەبێ بەڵام نافەوتێ. بەێ کەون دەبێ بەس نافەوتێ بەس ئێستا بەخۆ فەوتا فەوتە هەیە ڕاستی بازارەکە نییە و پارەکە معاش نادرن و لەبەرەوەی پسەک قەردەکە ڕاستی دەمری ئەرێ. چەند گرنگە لە ئێستادا لە نێوان خۆمان ڕۆحی هاوکاریمان هەبیانی دەست درێژی بکەینە سەر کەسان با بڵێن تۆ قەرزی بە من بدەیت و من قەرز بە تۆ بدەم و لە نێوان خۆمان بێ ئێستا پێمان وایە زۆرزار خەڵک باس لەوەی دەکەیم جۆرە بێ متمانەیەک دروست بوو لە نێوان قەرز و خاوەن قەرزارەکە یعنی قەرزەکەیان پێ نادرێتەوە. بەخوا شتەکە دەزانی چیە ئێستا بەخۆی مەسلێکی کوردی هەیە گەلک ئەو مەسەلەکە گەلک باش نزانم بەس مەسلێکی کوردەواری هەیە دەلێ قەرد ڕاستی دوو مال ئاوەدان دەکرێتەوە بەڵام ئێستا قەرد دوو مال کاول دەکە یعنی ئێستا کە بۆ نمونە من دوکانی موبایلمەیە کابرا دێتەکرم دەلێ کاکە ئەو موبایلەمان بدێ هەفتە چی دەینم ئەمە دەیدەینێ کێشەمانە بەڵام بەخوای ئەو هەفتەیە دەکاتە دوو ماک سێ ماک چار ماک کابراکەش نەحەق نییە کە ئێستا بە خۆزانی معاشەکە نیە و بازارەکە نیە و پارەکە نیە ئەویش نەحەق نیە ینی زۆربەی لەسەر معاشی دەوەسێتەوە ئەگەر حکوومەت یاریێمی کوردستان معاش بداتە خەڵک بەخۆ بازارەکە دەبتەوە وەزع خۆش دەبی و قەرداریش دەدەنەوە. پێ دوایە ینی جۆرە بێ متمانەیەک دروست بووە وای کردووە تو نەتوانی قەرز بە کەسە باشەکانیش بدەیت بەخۆیەوە بازارەکە وای لە تو کوردی بێ قەرز بە باشەکانیش هەرێ وەڵێ ئێستا بەخۆی سقنمە ڕاستی لە بینی کەس هەر دەدەیە کەس دەلێتە تو سوبێت و دەینەوە بەخوا دەتی مانگە چیری خۆ بزردا کە تەلەفۆنیشان ناگری وای کردووە وا بکەین پارەکان نەدەینەوە. بە خودی ڕاستی بەخۆ زۆربەی دەکەفتێتەوە سە معاشەکە ئێستا ئەگەر معاشیش لە جێ خۆ بدرێتەوە معاشەکەش ئێستا بدرێ بەخۆ معاش بازار چابیبی سیک حەمی دەبتەوە ئێستا من بۆ نمونە من قەردارم ئەلعان ئەگەر معاشە بدرێت حکوومەت یارێم معاشمان بداتێ ئەمەش بازارەکە دەبتەوە پێمان بکرێت قەری خۆمان بدەینەوە پێمان بکرێ و کاری بکەین بەڵام ئەگەر معاش نێت و بازاریش ئەوها لێ بێ بەخوا خراپتریش دەبی. سڵاوچۆنی سپاس خۆش بەخێر بێن. هەندێکی کوردی هەیە دەڵێ قەرز کۆن دەبێ بەڵام نافەوتێ. نافەوتێ حتمان ڕاستە وایە بەڵام ئێستا بارودۆخەکە مەسەلەن بە شێوازێکی دی وەکو پێشتر نییە وەکو ئەو سەردەمەنیە کە ئەو پەندەی تێدا گوترایە ئێستا تۆزێک بارودۆخ قورسە مەسەلەن ژیان زەحمەت بووە کێشەی دارایی لە وڵاتە کێشەی دی هەیە ینی خەڵک کە قەرز دەدا زەمانەتی گەڕانەوەی تۆزە قورسە بۆ ئێستا خەڵک بە شێوەیەکی گشتی تۆزە خۆی لە قەرزدان و بەخشین و هاوکاری و مەسەلەن دەستگرتوونە ئەو شتانە تۆزە خۆی دوورگرتیە. هۆکاری بێ متمانەی لە کاتی خۆی قەرزەکەی بدرێتەوە بۆچی دەگەڕێن؟ هۆکاری بێ متمانەیە مەسەلەن تۆ ئێستا قەرز بە کەسێک دەدەی خۆ ئەو کەسە پێی خۆشە مەسەلەن لە کاتی خۆی بگەڕێنەوە متمانە لە دەست نەدا بەڵام حتمما بەهۆی قورسی بارودۆخە بەهۆی بێموچەیە بەهۆی مەسەلەن ئەو بارودۆخە سەختەی کە وڵات تووشیات و بەهۆی ئەوەیە کەسەکە ناتوانێت بگەڕێنێتەوە ئەگەر نە حتمما خۆ ئەویش پێی خۆشە لە کاتی خۆی قەرزەکە بگەڕێنێتەوە متمانەش لە دەست نەدا. باشە لێ ئێستادا دەڵێن قەرز دوو ماڵ ئاودان دەکاتەوە حتمما وایە جاری وا هەیە لە دوو ماڵ زیاتریش بەڵام جاری وا هەیە هەردوو ماڵیش بەیەکەوە تێک دەدا چونکە من ئێستا دەستی کەسێک دەگرم بە مەوعید پارەی دەدەمێ بۆ نمونە من مەبلەغێک پارەی دەدەمێ من ئیشم بەو پارەیە هەیە بەڵام کە تۆش ئیشت پێ من بەرامبەر بە دوو مانگ دەدەمێ لە دوو مانگە تۆ ناتوانانی بیگەڕێنەوە ماڵی منی شتێک دەدا بەخۆش تووشی کێشە دەبی کە ناتوانانی بیگەڕێنیەوە ئەگەرنا کەلتورێکی جوانە لە زۆربەی وڵاتانیە لە ناو مەسەلەن لە کوردستان هەیە لە ناو کوردەواری هەیە کەلتورێکی جوانە هەم ئینسانی هەم ئیسلامی هەم دەستگرتنە پێشمان خۆشە ڕۆژێک بێ ڕۆژگارێک بێ ئەو کەلتورە بگەڕێتەوە دووبارە بێتەوە بەڵام بەداخەوە ئێستا بەرەو لە ناوچوون دەچێت.
باشە ئێستا پێدوانیە ڕوحی هاوکاریمان زیاتر هەبی لە نێوان یەکتری تۆ قەرز بە من بدەی من قەرز بە تۆ بدەم و لە کاتی خۆمان بدێ پێ دوایە هەندێک جا دەڵێن هەندێک جار ئەو کەسانێک کە قەرز دەکەن لە کەسە باشەکانیانی شتێک داوە یعنی تو ناوێری قەرزیان بالضبط ئێستا کێشەیەک هەیە مەسەلاً لە جیاتی دەستگرتن و هاوکاری بابەتەکە گۆڕدراوە بۆ تیجاری بازرگانی پێشتر مەسەلاً من ئیشم بە پارە نەبوو مەبلەغێک پارەم بە قەرز پێت دەدا هەم من ئیشم پێ نەبوو هەم ئیشەکەی تۆ بەڕێوە دەچوو بەڵام ئێستا بە شێوازی کارت و قست و شتیوا و سەلەف و ینی بابەتەکە لە هاوکاری بابەتەکە لە هاوکاری و دەستگرتن دەرچوو ئێستا بابەتەکە تەواو بووتە بازرگانی داوای قەرز لە کەسێک دەکەی پارەی هەیە دەشداتێ سیقەیش پێت هەیە بەڵام بە سەلەف دەداتێ بە شێوازی کارت و قیست و ینی بە زیاد لێت وەردەگریت و واتە دەتوانم بڵێم خەریکە ئەو دەستگرتن و ئەو هاوکاریە هەلە ناو دەچێ بووتە بازرگانی بەداخەوە تشتێک زۆر جوانە قەرز هاریکاریە کودو بکەی خاص ئەوەی فەقیرە نیتی هاریکاری بکەی دەستی بگری هەوەی هەیە لە ئیجارە پارەی نییە بێشۆلە ئەو باشە پێ دوایە ئەگە تۆ قەرز بە کەسەکی بدەیت وەکو پەندە کوردەکەیە دەڵێ ماڵی دوو کەسی ئاوەدان دەکەیت تەبعاً قەرز دەیە قەرزەکەش بۆ دێتەوە ئەجعل و پارەکە بەلاش بداتەوە و هاریکاریش کردەوە لە ڕێخوا ئەوەش هەشدە خێر بۆ تێتە نووسیت باشە پندێکی کوردی هەیە دەڵێ قەرز کەون دەبێ بەڵام نافۆک طبعاً قەرز نامرێت قەرز نامرێت ئیلا ئەوەی نەیبیت ئەگە تو لای خۆتۆ گەردەنی ئازا بکەی هەمە ئافی بکەی لە ڕێخوا ئەوە دەمرێت نەکۆچیتە قەرز نامرێت باشە پێ دوایە جۆرە بێمتمانەیەک دروست بووە لە نێوان خەڵک قەرز بە ئێستا بە کەس یەکتری نادەن بە کەسی دیکە نادەن قسێت زۆر جوانە هەیە کابرا ڕاستگۆیە بەس لەو زەمانە یان قەرزی لایەکترە بەسەر ئەوە قەرز دەکات قەرزەکە نایەتەوە حاشا ئەو درۆزن دەردەچیت دەبتا کابرایك تەشقەڵچی وا لە تۆ ناکە جارێکی دیکە نەدریت بە کەسە باشەکەش با بڵێن لە کەسە باشەکە شتێک دەدا کە قەرزی پێ بدەیت طبعاً وایە گەر تو لە قەرزدا کابرایك قەرزی نەداوە یەک دیبێت قەرزی نادەی لەبەر ئەوەی دەژیت دەمی سۆت لە شیر پف دەکاتە ماست هەروەکو پەندەی کوردیە شەیە دەڵێ دەستم داغم کرد و زیاتر قەرز نادەم قەرز نادەم طبعاً وایە قسێت جوانە والله وەیە نافەوتێتم بەس وەڵاو دەفەوتێتیش هەیتم ئێستا بەخوای ئەوە تقریبا 10 ساڵی زیاترە ماوە فەوتە قەرزەکەت نادەنەوە ناوەڵە نادەنەوە هەیە دەڵێ حتا هەم بیت ئەن هەتا هەم بیتن کەنگی هەت دەبیتن تۆ داوت لەیان کردووە والله چوتمە ماڵیانی دەڵێت وەڵا حتا هەم بیت حتا هەم بیتن مە ڕۆژێک 2 3 4 ساڵێک 2 ساڵ چ لێ بکەین بلێ نادێش سل دەبیتن باشە ئەو کەسانی کە تەلەفۆن بۆیان کردو یاخۆت پەیانت گوتووە ئەوان دەڵێن چی والله ناولێمە تو ئەو جار ئێکجار ئەو ڕاتبەی ماڵ عالم سویکەکە هەموو تێک لێکدا بەڕاستی ڕاتب نما عالمیش ئەکە پارە نەبی بە چ دێتە سیکێ ئەو کۆرۆنا چ ڕۆژ دکانە عەزل بوو بەس ئیجارەکە ڕۆژی 10,000 دینار بوو یاڵا ئەوە چەند ڕۆژ ئەوە 400,000 دینار برە ئەوە هەموو لەمەل ڕۆیشت و چ ئەوی دیش نییە دەڵێ حکومەت على ئەساس 2 مانگ عەفوکەن بەس هەکە وەبیت باشە قەرز دەڵێن دوو ماڵیش ئاوەدان دەکاتەوە وەیە دوو ماڵ ئەوەدان دەکەت وەیە بەس ئەمن گوتمە تو ئەو 10,000 بدای حتا سەرێ مانگی هەکە بوو سەرێ مانگی من نەمدات و ئەمن گوناهکار دەبم خێریش لوتووە بەس وڵی یاوەلاتی بە خۆدای باوەری نمای کوت ئیلا ئێکی برادەرێک بیتی زێدە ناسیار بیتن ئەو جە کورداواری بە هەمان شێوە دەڵێتن قەر دوو ماڵ ئاوەدان دەکاتەوە کاتێکەوە تۆ پێویست بە بڕەپارێکە لە کەسێک وەری دەگری بەمەبەستی قەرز بەڕاستی و کاتە مەڕ ئاوەدان دەبێتەوە ئەو کاتی کە تۆ پارەکە دەدەیتەوە بە هەمان شێوە کابرا لەوانێ هەر لە بیریشی کردویان لەوانێ حتمما جێ خۆی دەگرێتەوە بۆیە قەرز شتێکی پیرۆزە زۆر بەڵام لەم وەزع زوروفەی ئێستا بەڕاستی خەریکە کرێت بووە ناشرین بووە شتەکە لەبەرەوەی لەبەر ئەم وەزعی داراییە و نەبوونی پارەیە ینی دواکەوتنی موچە وای لاتوە خەڵک بەڕاستی زۆر بەکەمی پارەداتەیە بە مەسی قەرز ئێستادا چەند گرنگە ڕوحی هاوکاری کردمان لەگەڵ یەکتر هەبێ تۆ قەرز بە من بدەی من قەرز بە تۆ بدام و کەسانی دیکەش بە هەمان شێوە ڕوحی هاوکاری زۆر گرنگە بەڵام لەو گرنگتر بوونی متمانەیە لە نێوان تاکانی کۆمەلگا تۆ کاتێکەوە پێش بڕەپارێک بە من دەدەی پێویستە متمانەت بە من بێتن یاخود من پێویستە متمانە لە لای تۆ دروستکەم بۆ ئەوەی ئەو بڕەپارێکەوە دەدەیتە من بۆ تۆ بیگەڕێنەوە من ئێستا نمونە بە خۆم دێنەوە
ینی بڕپارێکم داوەتە کەسێک ینی بە قەرز ینی بە قەرزی حەسەنەوە چۆن دەڵێ ئەوە چەندین مام گەسەر تێپەڕیوە حرت تەلەفۆنی ناکە فەیدەن بە مدەی 3 ڕۆژ 4 ڕۆژ پێم داوە پێم گوتی خەبەرم بۆ ناردین کاکە نیدم و تەواوی تر باسی مەکە وا دەکە من چۆن جارێکی تر متمانەی پێ بکەم من پارەی پێ بدەم بۆیە متمانە گرنگترە پێشەوەی تۆ پارەکە بە قەرز بەو کەسە بدەیت پێدوان نییە ئەو جۆرە کەسانە وا دەکات لە کەسە باشەکانی دیکەش تێک بدابن نتوانێت قەرزیانی پێ بدەیت والله حتمما بۆ ناری وڵات تێشی دەداتن و تۆ کاتێکە لە کەسێکی وا ڕازدەی بۆ منانی پارەت دەخوا یاخود قەرز ناداتەوە ئەوەندە ئیزعازێ بە نەبێژار دەبێ کاکی زیاتر پار نادەمە کەسە باشە کەس بە قەرز زۆر جاروات لێ نەهاتی وەکو پەندە کوردێکە دەڵێ دەستم داغم کرد و زیاتر قەرز بکەس بۆ ئەیوە باسم کرد بەرەوەڵا ناخۆشە شتێ بەڕاستی تۆ کاتێکەوە یان حتا نەک بەس پەر قەرز لە دوکاندار من خۆم براکەم دوکاندارە ینی تۆ قۆندەرێک دەفرۆشی بۆنەوە بە 20,000 لەوانەیە تو 2000 تا 4000 فایدە تێدابی کەسێکی 3 ساڵ 2 ساڵ پارەکە تاخیر دەکات چی لێ هات ینی وای لێ دێتن جارێکی تر ناتوانانی پارە بە قەرز بدەیت خۆت ئەو کاڵایەت بە قەرز بدەیت بێبەتمانە یەکەم شت لە ڕاستیدا ینی یەکەم گلەی لە حکوومەتە گلەیەکە چکە موچە شتێک کابرا هەر قستێک دەکات بەسایی ئەوەی کە قستەکە دەکات بە موچەی موچەکە چ کاتێک دەگاتە جێ قستەکە پێ بدە بەڵام ئێستا وانە کە ئێستا هەر قسێک دەکەی دەڵێ موچە کاکە تا سەری مانگە نەپارم دێکە وعدەکەی جێبەجێ دەکات موچە نایە کابرا بۆ کاری ناتوانانی جێبەجێ بکات باشە وای لە تۆ کردووە قەرز بە کەس نەدەیت وڵای وای نەکردووە ئێستا کە قستم لەکەم برادێکە ینی بە مودەی چەند مانگ دایتم ینی تا ئێستاکە ینی بڕا بکە چەند تەلەفۆن شێکم تەلەفۆنش سەر ناگیر هیچ لەوانە مەبلەغێکی زۆرش تقریبا 4 وەرەقەی ئێستا کە تەلەفۆنش بۆ دەکە کاکە بین و بە قستەکە بەسە چۆ مانگێک دەڵێت وەڵا نییە چی بکە پێدوانە ئەو جۆرە کەسانە وایان کردووە لە کەسە باشەکانیش تێک بدات و نەتوانانی قەرز بە کەسانی دیکە وڵا بێگومان شتەکرا کاکەجان ئەو ڕاستیان ئێستاکە ینی وای هاتوو ینی هەر سیقەت بە بابی خۆت نەوی ئێستاکە وای لە هاتووە سیقە بە کەس نەکەن براکەتش بلێ تا بەیانی پارەم پێ بدە سیقە نماوە ئێستا متمانە هیچ نماوە باشە زۆر جادانەی قەرز دوو ماڵیش ئاوەدان دەکاتەوە بێگومان وایە دوو ماڵ ئاوەدان بەڵام دوو ماڵیش کۆر دەکاتەوە ئەوەی بزانین دوو ماڵ ئاوەدان بکە دوو ماڵیش کۆر دەکاتەوە بەڕێ بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرە هاتنە کۆتایی بەرنامەی ئەمجارەی دەنجی خەڵکە لە قەزای بەردەڕاش ئەمە ڕابوچنی هاوڵاتیان بوو لەسەر تەوەری قەرزەوە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن و لەگەڵ یارمەتی دەرم جەلال گۆران تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ